أخويا جارك تعادلي تعادل تعادلي نام نبراو ندوراو دومينا لێزانینی دیاریکراوی نییە زۆر لێزانی نییە يعني وەنە بڵین وەکو چۆن پێڵم بڵێن یەک و یەک دووەکە هایتر بەس دووەکە باشە دومینەوان نییە دومینە دوو قۆڵی معلوماتێکی ترێوێت لە چوار قۆڵیان معلوماتێکی کێوێت لە هەموو مناڵەکانی ما گەورەتر پێ بڵین کاک بنە چکە لە هەموو ما گەورەترە باش ئەگەر ئەمە شتێکی لێ بێ دایکتان لێتان نایە والله جا دایک جەرگەکەی نایە بە هەموو شتێ بەڵامی تر هەم بە ماڵی دنیا بەرە وەڵا بە ئەمەش ڕێزیلی ئەگرین هەرەوە دەمێکە لە ناومانایە یەک مناڵە دایک نەبوو ئەم پنەیە هەیە بۆ خۆشیە لەسەر پارۆشت نییە هەر بۆ خۆشی خۆمانەرە وەڵا جامەش زیاترکەین بۆ سێران حەزمان پێویستە براکانمانەوەمانە کاتێکە کۆبینەوە جامە سپاس بۆخوات تەبعێکمانێ لەناو عایلەی خۆمانە ئەوە شەرعی ئاماژەی بەوەیەوە ئەڵێ هەر براکان خوشکەکان عیلەکان دایک و باوکەکان کاتێک ئەچنە سەفرە و گەشت پێکەوە کۆ ببنەوە خۆش نیعمەتێکە فەزلی خۆیان خوا نایە بە هەموو کەس من زۆرم بینیوە سێران کە برا و خوشکەوە بنەوە کاتێک ئەچنە سەیران هەرێکی لە شوێنەکە دانیشتێکی لە دیوارێکی لەولا با دێمە سپاس بۆخوا هەمومان بەیەکەوە دانیشت خواردن و هەموو شتێکمانێکیە کارەوەڵا سپاس بۆخۆ دومینار هەبوو خۆشی حەزم پێدی لەسەر پارە لەسەر شت حەزم پێی بەس بۆ خۆشی وەڵا سپاس بۆخوا دایم براوە چکە ئەمانە ئەوەی کە من لێزانمەوان وەک من لێ نازان ئەم بە قاڵبی خۆی لێزانەوە ئەزانێ دەتەوە تەواو ئیتر کاتی ژێتی خۆ جاری وایە بەس بە قسە ناڵێ دامکە لە دامکە بەس ئیتر یاریچەکان لێ نازان ئێستا جاری وایە کە تۆم حەو پولە لە دەستایە دۆمینەکەی بەرامبەرەکە چوار قۆڵی بێت ئەم پولە بەس بە قسە پێ ناڵێ من داکە ئەگە تۆزە یاریچی بێکسەر ئەوترا ئەزانیت